ئەم کاتتان باش ئازیزان، هەر وەکو پێشتریش لە ڤیدیۆی پێشترا باسم کرد، ئەم کاتە لە بەرەوەی هەمومان لە کۆرەنتیناین و کاتی زۆرترمان هەیە، ئەتوانی پەرە بە ژێکانی قورکت بدەی هەتاکو ببیتە خاوەن باشترین قورگ و ژێیەکی جوان و پاک، تۆنێکی جوان بۆ گۆرانی وتن. ئەمەش بە چییە بێ هەروە بە دانیشتن نابێ بتانی ئەمان ژێکانی قورگیش هەروەکو ماسوولکە وەکو وەرزشکردن وایە ماسوولکەکانت بتانی ڕابهێنی بە خۆتیان بکەی، بەهێزیان بکەی. بە پێی توانە هەوڵە دەم هەرجارە و بتوانم چەند ڕێنماییەک لێرەوە لە وێزگەی خۆمەوە منیش بڵاو بکەمەوە، هیوادارم بەسوود بێ بۆ هەموو ئەوانەی کە پرسیاری لێ دەکەن. ئەمڕۆ یەکێک لە خۆشترین گۆرانەکانی هونەرمەندی گەورەی کۆلەرمەند نەجمەدینی هوڵامیم ئامادە کردووە. کۆپلەی دوانی دەڵێن، هەڵبەتە ئەم گۆرانیە مەبەسمە ئەم گۆرانیم کە هەڵبژاردووە، بەڕاستی کاتێک کە خۆشم ویستم وەکو تەمرین یەک دوو جاری بڵێمەوە چەند شوێنێکی گۆرانی تن هەیە، هەم لە تەبەقە بەرزەکانە و هەم لە نزمەکانە بە جوانی نایەتە گوێچکەکەوا بێ پاک بە جوانی نایڵێن. بۆیە سەرەتا یەک دوو کۆپلەی ئەڵێن، پاشان پێتان ئەڵێم کوامە لەو جێگایانە کە زۆر زەرورە، زۆر گرنگە ڕاهێنانی قورگی بۆ بکەی بۆ ئەوی تۆنێکی پاک بێت. ئێستا کاگ ئاواتێک هەیە لە کوردیشکاریەکی دەستوچایی خۆش بێ، زۆرینەی گۆرانیەکان بە لیریکەکانیەوە دانێ، بە وشەکانیەوە دانێ، بەڵام هیوادارم کاگاوات خۆی ئەم ڤیدیۆی ببینە. زۆر سپاسەکەین، هەوڵ بدە تکایە کاگاوات بۆ ئەم جارە ئەگەر هەر ڤیدیۆیە کرد لەو شێوەیە تۆمار کرد، تکایە بۆ دەنیشنان و پیاوانیش گۆرانەکە دابنێواتە دوو نوسخە تۆمار بکەی. زۆر سپاس. ئێستا گوێ لە گۆرانەکە بگرین، پاشان ڕێنمایەکان پێتان ئەڵێم چۆن هاوکارتان بێت، چۆن هاوکاریتان ئەکا دەگەر گوێبیستی ڕێنمایەکان بن یاخود پەیڕەوی ڕێنمایەکان کەم بزانە چۆن هاوکاری قورگتانەکە. با هەموو پێکەوە گوێ لە گۆرانیە بگرین، هیوادارم خۆشم بتوانم بە جوانی گۆرانەکە ئەدا بکەم، نەشازیتیانەکەم.
گەر دیقەتیەوەتاندا بێ لە کاتی گۆرانی وتنەکەیە چەند جارێک هەم بە هەمە هەنێک جار بە ئاهات لەگەڵ میوزیکەکەیە ئەڕۆشتم لە زماتەکانی ئەوتەوە ئەوانە بەشی خۆی ئەوانە تەمرینێکن ئەوەی کە هەست دەکا هەناسەی کورتە بۆ نمونە هەموو گۆرانەکان پێشتری لە ڤیدیۆکانی ترا بەڵام کردەوە هەر گۆرانەیەک ویستت بڵیتەوە تکایە بە دەمداخراوی تەنها بەلوود هەناسە بۆ گۆرانێکە بڵێ ئەوە زۆر هاوکاری هەناسەدانە دەکات یەکێکی تر لەو خاڵانەی ترکە هەنێکەیە پرسیارەکەن ئەڵێ دەنگم هەیە کزە هەیە دەنگیان ئەڵێ زۆر زەختی هەیە بڵێن دەنگێکی بەخۆتی هەیە منێکێک لەو دەنگانم کە ناتوان بەڕاستی بۆ ئەم گۆرانیە دەنگی خۆمم گرت بوو ئەوانەی کە دەنگیان وا زۆر بەرزە چۆنەڵی دەنگێکی چیاییان هەیە و حەز ناکەن بەو شێوێ گۆرانی بڵێن پێش گۆرانی وتن ئەتوانن چایی یان سوون هەیە یاخود تۆوی یانسون هەیە ئەو چایە بخۆنەوە پێش گۆرانی وتن ئەوانەی کە دەنگیان زیا بەرزە یاخود زەختێکی زۆری هەیە ناتوانن کۆنتترۆلی دەنگاکەن لەم گۆرانی وتنەیە کە لە دوو شوێنی هەستیار هەموو گۆرانی بێژەکان هەڵەکەن یەکێکیان لە دەنگە نزمەکانە ئەگەر دیقەتاندا بێت و یەکێکیشان لە دەنگە زۆر بەرزەکانە یەکێ لەو دەنگە بەرزانەی کە بمانەوێت چارەسەری بکەین و هاوکاریمان کە پێشتریش باسم لێکرۆ لە ڤیدیۆکانی ترا وەکو تەمرینێکەیە ئەتوانن کۆپی ئەو سایرێنە ئەو دەنگەی سەیارەی ئیسعاف و حەریق و پۆلیس و ئەم شتانە بکەنەوە کە ئەوە باشترین هاوکاری ڕێنمایە بۆ دەنگە بەرزەکان و هەم بە هەمان شێوە دەنگە نزمەکانیش ئەگەر بە دوای ڤیدیۆ کۆنەکانی ترما بگەڕن لە زۆربەی ئەو ڤیدیۆیانە ڕوونکردنەوەم داوە هیوادارم ئەمە بە سوود بوو بێت لەم کاتەیە کە هەمومان لە ماڵەوەین کاتمان زۆرترە تکایە پەیڕەوی ڕێنمایە تەندروستیەکان کەین ئاگامان لە خۆمان بێ نەخۆش نەکەوین هەروەها بە هەمان شێوە ئامۆژگاریەکی تایبەت بۆ دەنگ بێژەکان بۆ گۆرانی بێژەکان بە سەرجەم بە تەمەن و بە گەنجە و بە تازەکانەوە کە دەستیان داوەتە گۆرانیتن تکایە هەوڵدەن ببنە خاوەن قورگێکی تەندروست ژەیەکی باش تۆنێکی پاک زۆر سپاس ڕێزی ئەمەی سەعید کۆدە قوبوڵکەن خواتان لەگەڵ